بەنای خوای گەورە و میرەبان بیسەران و بینەران لە هەر جێگایەکەن پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەوی شادەمەوە. ئەمڕۆ لەسەر ڕۆڵی زانکۆ بەشێک لە قوتابیان و مامۆستایانی زانکۆ دەدوێنم. ئایا زانکۆکانی ئێمە توانیوێتیان بە فعلی ناوەندێکی معریفی بن؟ بۆچی زۆر جارانگلەی دەکرێت و دەگوترێ قوتابی لە زانکۆ زیاتر گرنگی بە جلوبەرجی دەدا لەوەی کە گرنگی بە خوێندن و خوێندنەوە بدا؟ ئەی بۆچی لە زانکۆکان زیاتر کافتریاکان قەرەبارەخترن لە چاو کتێبخانەکان؟ ئایا حکوومەت وەکو پێویست توانیوێتی هەلی کار دەرفەتی کار بۆ قوتابی بڕەخسێنێت دوای تاواکردنی زانکۆی؟ ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕوانینی بەشێ لە مامۆستایان و قوتابیان وەردەگرم. چەندێک گرینگە قوتابی زانکۆ بەردەوام بێ لە خوێندنەوە وەز دە خوێندنەوە نوێنێت؟ بێگومان خوێندنەوە بۆ تاکەکانی کۆمەڵگا پێویستە و هەمومان دەزانین هەروە ئێمە وەکو تاکێکی موسڵمان و باوەڕدار بە خوای گەورە بە کتێبە ئاسمانەکان بەسەرجەمەوەی کە خوای گەورە بە بنچینەکانی ئیمانی دەناوە، ئێمە دەتوانین بڵێن کە خوێندنەوە ئەو هۆکارێکە یعنی واد لێ دەکات دەباتە دنیایەکی دیکەوە، بە تایبەتی ینی نژانەرەکانی خوێندنەوە هەر لە ڕۆمان بێگەشە پێدانی خوتبێ هەمویان پێویستێکی زۆر گرنگن بۆ کۆمەڵگا بەگشتی و تاکەکان و گەنجانمان زۆر بە تایبەتی. زۆر باشە. بۆچی قوتابی لە زانکۆ زیاتر گرنگی بە جلوبەرجی دەدا لەوەی زیاتر گرنگی بە خوێندنەوە بداتن؟ بەڵێ وەڵاهی ئەوە هەموو جار هاوڕێکم هەبوو ئەوەی کەسە لە ئەمریکا سەردانی کردم چین بۆ زانکۆی دهۆک وتی پێوتم ئەی هاوار ئەمە چی ئەم هەموو ئەڵەی شوێنی نمایشکردنە بەڕاستی لە کوردستانە ئەوەی ئێمە کە دەیبینین دەرەوە نابینین بەداخەوە ئەوەی گرنگی بە جلوبەرێک دەدرێ، ئەوە گرنگی بەلانی معریفەت نادرێ، ئەوە گرنگی بە تێرکردنی دڵ و ڕۆح و مێشک نادرێ، چونکە خوێندنەوە هەمومان دەزانی هەموو کات ئەوە تێمان گوێ لێ بۆ کە دەڵە خوێندنەوە خۆراکی مێشکە خۆراکی ڕۆحە، بەڵام بەداخەوە تەنها وتەیەکە گەر بکرایەتە خاڵێک بۆ ئەوەی بمانتوانیە بخوێنینەوە ببوورە بخوێنینەوە ئەوە زانکۆکان بەم شێوێنە دەبوون. گۆڕینی شتێک لە ناوەندێکەوە بۆ ناوەندێکی تر خۆی زانکۆوار ئەسڵ وایە ناوەندێکی معریفی بێ، بەڵام پرۆسەیەک نییە بە کەلیمەیەک و دوان بە سەریعی بکرێت. ئیشە پرۆژە عادەتەن درێژخایەنە، جاری وایە تۆ پلانێکی استراتیجی تێ تەمەەن بە حکوومەت زیاترەکرێت تاکو بە هەوڵی تاکە کەسی ئەم ئیشا گەربیانەوە بە فعلی زانکۆوای لێ بێ و وڵاتانی تر ساڵانە توێژینەوەی لێ دەربێ و توێژینەوە بێتە ناو خەڵکەوە لە بواری عەلمیە لە بواری کۆمەڵناسی و دەروونناسی و وەرزانستە مرۆڤایەتیەکانە ئیشێکی درێژخایەنە، ینی وڵاتی وایە 20 ساڵدانە بەس بۆەوەی تەواو هەموو شتی بگۆڕێ وای ئەشگاتە نەتیجە. یەکێک لە هەوڵانە ئەم جۆرە سمینار و پانێڵ و ئیش و قسە و باسانەیە کە ئێمە تەنیا لایەنە نەزەریەکەی ئەخەینە ڕوو، جێبەجێکردنی شێمێنێتە و جیهاتانەی کە معنین پێی چی تەلەبەوەکو خۆی کە لە زانکۆیە چی جیهاتی حکومی کە لە سبەینیا داهاتووی و تەلەبانە دیاری بکە بیان باتە قۆناغی عەمەل و ئیشکردنەوە. زۆر باشە. چەندێک ئەم جۆرە سیمینار و ئەم ڕێخستنیان بابەتانە پێویستە لەناو خودی زانکۆ بکرێت بۆی قوتابی هۆشیارتر و چالاکتر بێت؟ وڵا ئەسڵ وایە هەر لەوێ بێ، ینی ئەسڵ وایە لە ناو زانکۆوە لە ناو کۆلێژەکانە هەمووی قاعی هەیە، هەمووی هۆڵی ئەوەی هەیە خۆتۆ و هۆڵانە بۆ نەکراوە دەرسە مەنهەجێکە بوترێت و چونکەوە هەر مامۆستا لە قاعی خۆی دەرسەڵێتەوە کە هۆڵێکی گەورە کراوە بۆ ئیشانەیە بۆ جۆرە چالاکیانەیە. ئیتر جاری وایە ڕێگا درێ و کراوە جاری وایە نایەڵن بە بیانوی ئەوەی ئەم کەسە مەسەر لە ناو زانکۆ خۆیانی یان جار وایە بەداخەوە لەوەی هەنێ مەسائیلی سیاسی وشتی تێ بکەوە کامە زۆر گیانن لە یەکانی تۆ بواری معریفەت یەکەڵ بە سیاستکرا خراپە بێ، هەم سیاست ناشرینە بێ هەم معریفەت. ئەگەر زانکۆ دەستی سیاست و دەستی حزبی لێ ببینە دەرێ ڕۆڵێکی باشتری دەبێت؟ ئەوەی یەک زەڕە گومانیتیانی دەستی حزب لە چوە ناو هەر شتێکەوە تێکێدا ئایدۆلۆژیا بەعام نەک تەنیا حزب، یعنی ئێستا تۆ خاوەن ئایدۆلۆژیایەکی ئیسلامیت بۆ نمونە لە ناوەندێکە باشتر وایە جۆرێک لە جۆرەکان زانستیانە بێلایەنیانە قسە بکەیت لەوەی نەتیجە بگاتەوەی کە تۆتەوێ، بەڵام وات دێکت بە زۆر ئەو شتەی قەناعەتێکی بڕاوی تۆیە جێبەجێت کرد غەیرەوە نەتێڵا خەڵکی تر قسە بکە نەتیجەیەکی باشی نابێت. قوتابی زۆر هەیە، ینی ڕاست هەمووی باش نییە، هەمووشی خراپ نییە، بەس تێدا زۆری تێدا بڕاستی هاوڕێی زۆرم هەیە کە دایم بە دوای پێشکەوتن لە بواری خۆیان هەم لە بواری معریفی. برادری ئەوانە ئەو دویت کەشم لەگەردا بوون هەر برادری پەیمانگای بوو. چەندێک ئومێدت وایە لە دوای تەواوبوونی پەیمانگا کارت دەست بکەوێ
بێکار نەبێ خدای لە وڵاتیمە ڕاستیەکەی ئەگەری ئەوی بەرگتن نا بەس وەکو ئێستا بەش پەرستاریمە دایمە سەیدەلیەکانیان هەرزەی ئەهلیەکان لە وڵاتی منش ماشەڵڵا وای لێهاتیوەڵە یعنی ئومێدت کمە کە کار دەست پێ ئەرەوەڵە ڕاستیەکەی ناوەڵە ئەوەی نییە ئومێدی نییە ناوەڵ ئەی چۆن دەتوانی لە دوای تەوابوونی زانکۆ بتوانانی لەسەر پێی خۆت بوەستی و کارت دەست بکەوێت بەخوای هەمووی خیبڕەیە ئیستا ئیشیمە زۆربەی خیبڕەیە ئەگەر خیبرەت هەبی زۆر زێمە هەیە مەمنونتەکە وەرجری ئیش هەر هەیە ینی ئەوەی نییە دەست بە تاڵدابنیشی ئەوە یاریش نییە هەر هەیە ڕاستە زروفەکە ناخۆشە بەس ینی چاکەی خۆر ئەوە داهێنانیشی بە ئیش لەبێ لەسەر پێی خۆت بەستی کەواتە پێویستە حکوومەتیش هاوکارتان بێ یارمەتی دەرتان بێ پاڵپشتێکی تەواوتان بکات بە تاکید بەتاکید دەرێوەڵا ساگەر پشگوتی حکوومەتەکە ئەوەندەی کەمێک پشگیریمان بکە ینی بۆزعکە فەرقەکە سڵای خۆت لێبێت سڵاو لێوەش بەخێر بێن وەکو قوتابیەکی زانکۆ پێم بڵێ لە زانکۆ چەندێک دەخوێنیەوە وڵی لە زانکۆم خۆم هەوڵمدایە ڕێکی بخەم زۆر بکات مازەرەکانمە خوێنەوە پاشەوەک لە ڕێستەکانمدا هەوڵەدەم کتێب بخوێنمەوە پێم بڵێ بۆچی کافتریاکانی زانکۆ قەرەبارەخترن لە کتێبخانەی زانکۆ وڵی بە زۆری شتەکە وەکو مۆدیلێکی لە هاتی ڕاستیان ئەچی زانکۆ بینی زیاتر لەوەی گرنگی بەوە بدرێکە چۆن مەسەلەن ستایلی زانکۆ لە بەرکەی کتێبت بەدەستەوە بێ زیاتر قوتابەکان گرنگی بەوە ئەدەن جانتای جوانیان پێ بێت جلو بەرگێکی ڕاقیان لەبەر بێ و زۆرجاران دەڵێن ئەگەر شمەچی دووبارە لەبەرکە جلوبەرچی دووبارە لەبەرکە ئایبەیە بەڵام هەیە قوتابی بە عقلێتی پاریش هە لە زانکۆیە و لە لاشی ئاساییە واللهی ئەوە شەگەڕێت و سەر زۆری پەروەردەی خێزانی و زۆری کەسایەت قوتابیەکە ئەم بخۆم زۆر جار لە ئیمتیحانەکان هەفتە یەک جلکی لەبەرەکەم و زیاتر کتابەکانیشم لەگە خۆمە بوومەوەی خوێنمەوە احتیاجی ئەو شتانە بەڵام زیاتر شتەکە ناڵێم وەکو مۆدیلێکی لێهاتە لە نێوان قوتابیەکان چێ بڕچێ لەسەواکەن کامەی زلکی جوانتر دەبکە کامەی زیاتر ینی نوێتری مۆدیلی موبایلی پێ بێ ئەو شتانە چەند ساڵە لە زانکۆی 2 ساڵ الحەمدولله ئەم 2 ساڵە چی فێربووی لە زانکۆ بە شێوەیەکی گشتی وڵی بخۆم قوتابی بایۆلۆجیم زیاتر لە دکتۆرەکانم تەبان علمەکە وەرەگرم ئەوەش زیاتر باغ با کتێبە ئاینەکانە دەم و هەوڵمدایە تا ڕادێک هاوسەنجێکی لێنان ڕاگرم وەکو مامۆستایەکی زانکۆ لێت دەپرسم چۆن بتوانین دۆخی زانکۆلەوەی کە ئێستا هەیە بەرەو باشتر و چاکتری ببین تاوەکو خوێندکار چالاکتر و هۆشیارتر بێت بڵێ خۆی زانکۆ ناوەکەی بخۆی وەیە زانکۆ ینی کۆی زانستەکان لەبەرەوە شەکە دەبین لە زانکۆکان بەشی جیاوازان پسپۆری جیاوازان بۆ ئەی بتوانێت وەڵامێک بێ بۆ هەموو بۆشایەکانی ناوژیان بۆ هەموو ئەو پسپۆریانی کە کۆمەلگا پێویستێتی خێزان پێویستێتی تاک پێویستێتی ئەو کێشەیە کە ئێمە نەمانتوانیوە تا ئێستا زانکۆ ئەو ڕۆڵە پۆزتیڤ و ئەرێنی خۆی ببینێن لەوەدایە کە ئەسڵەن لە سەرەتادا قوتابیان وەکو دوژمنێک تەماشای زانکۆ دەکەن زانکۆ ناناسن تا نەچن ناویەوە ئەوەی کە کێشەیەکی گەورەیە دەبێ هەمە هەنجەک لە نێوان چی بکرێت لەوان زانکۆکان و وەزارەتی پەروەردە بکرێت لە قۆناغی ئامادەیدا کە وشەیەکی زۆر مانابەخشە لە ئامادەکردنی قوتابیدا بۆ زانکۆ دەی پێ بناسێنێ دەبێت هەموو بەشەکان بزانێت دەبێت لەگە توانەکانی بگونجێ لەگە حەزەکانی بگونجێ ئێمە ئەوەی کە زانکۆ دوورە لە کۆمەلگا لەبەر ئەوەیە کە بنمرەوە قوتابیان کۆلیژەکانی خۆیان هەڵدەبژێن نەک بە حەز و ئارەزوو بە پێی گونجانیان ئەسڵەن نمرە ئەوەندە گرنگی ئەوەندی پێشیان و گونجانی قوتابیەکە گرنگە بۆ ئەو بەشە ئێمە زۆر قوتابیمان هەیە کە پێیپەرێک وەرەگرێت و کە شادە وەرەگرێت و دەرەچێت لەم زانکۆی لە پێشێکی پسپۆر ئەچێتە ناو کۆمەلگا بەڵام لەبەر ئەوی ئەسڵەن لە کەساتی خۆیدا گونجاو نیە بۆ ئەو پسپۆریە ئەبینی ئەچی ئیشێک دەکات کە لەگەڵ خۆی ناگونجێ پسپۆرەکەشی لەولا فرەدراوە بۆیە ئەبێ ئەشتەوایەک لە نێوان پسپۆریەکانی ناو زانکۆ و کۆمەلگا بکرێت بتوانین یەکتر بناسن یەکتیان خۆش بێ و تەواوکەری یەکتر بن و کۆمەلگا زانکۆ بە بەشێک لە خۆی بزانێ زانکۆش بەرپرسیارەتی خۆی بەرامبەر کۆمەلگا بزانێ بەڵام ئەوکەی ڕوودەدات کە ئێمە توانیمان لە هەموو بۆشایەکانی ژیان قسەمان هەبێت لە هەموو بۆشایەکانی ژیان بتوانین بە توێژینەوە وەڵامی ئەو پێداویستیانە بدەینەوە کە ینی کە کۆمەلگا حاجەتی و کە بتوانین ئێمە بۆی چارەسەر بکەین باسی پسپۆڕیت کرد زۆر جاران دەبین قوتابێک لە زانکۆ دەردەچێت لە بەشێک دەرچۆ بەڵام دواتر کە دەوێت کارێکی دەست بکەوێت جیا لە پسپۆڕەکەی خۆی دەچی کار دەکاتن هۆکارەکەی چیە ئەو هۆکاری کە من باسم کراوێت چونکە ئێمە ئامادە باشیمان تێدانە ئەزانین چۆن ئێمە هەر پسپۆریەک مەسەن پسپۆرێکی مرۆیی بێ یان پسپۆرێکی زانستی بێ باشە قوتابێک لە زانکۆ دەرەچێ مەسەن بۆ نمونە لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان دەرەچێ باشە زۆرمان بینیوە ئێستا چکە بۆ خۆم پسپۆریم زانستە ئیسلامیەکان بۆی ئاماژە بەوام بکەین قوتابی ینی زانستە ئیسلامیەکان کە دێ پێویستە زمانەکان بزانێ
بۆ نمونە ئێستا چەندین قوتابخانەی نێودەوڵەتی ئینگلیزی و عەرەبی هەن کە داواکاریان لەسەر دەرسی زانستە ئیسلامیەکانە بەڵام لەبەر ئەوەی زمانەکە نازانن ئیشیان بەدەست ناکەوێت مەجبورە بچێ مندوبی بکە مەجبورە بچێ ئیشێکی کە بکە کە ئەویش مافی خەڵکێکی کە دەخوا بۆیە ئەگەر قوتابیەک بۆ نمونە لە زانستە ئیسلامیەکان وەرگیرە ئەگە پێی وابوو تەنها و تەنها دەتوانێت بەوەی کە منهەج لەبەر کات و ئیمتیحان بکە و دەرسی ئیشی دەستەکەی هەڵەیە دەبێت چی بکات دەبێت پێداویستەکانی پسپۆریەکە بۆ نمونە زمانی ئینگلیزی زمانی عەرەبیە ئێستا چەندین قوتابخانە تەکلیف دەکەن لەوەی کە باش کەسێک کە بێشیاو بێ هەم زانستەکە بزانێت و هەم زمانی گەیاندنی زانستەکەش بزانێت گرینگە کەواتە زانستەکە لە شوێنێک ئامرازەکانی گەیاندنی زانستەکە لە شوێن کەواتە ئێمە دەپێویستە لەسەرمان چی بکەن لە زانکۆ ئەوەکو گلەی لە خۆمانەکەین ئەبێ قوتابی ئامادە بکەین بۆ ئەوەی ئیشەکانی ژیانی دەستکەوێ خەڵک داوای بکە داواکاری لەسەر بێ ئێمە تا ئێستا لەوانەیە نەمانتوانین بێ ئەوە بەڵکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە ئەوەی ئەمڕۆ دەکرێتن و ڕێکخراوی فێرساندەیەکە بەشێک بێلەوە کە ئیتر ئێمە ناوەندی زانکۆ بکەینە ناوەندێکی واقعی و حەقیقی لە خەیاڵ لای بێن قوتابی پێی وابێ دەرچوی فلان کۆلیژە گرینگە تۆ دەرچوی پەیمانگایەک بی بەڵام خاوەنی خۆت بی خاوەنی کەسایەتێک بتوانانی ئیشت دەستکەوێ نەوەکو خاوەنی پلەیەکی بەرز بی بەڵام نتوانانی ئیشت دەستکەوێ ئەوەی کێکەشەیە تا ئێستا قوتابیان لەگەڵ زانکۆ ئاشتەواییان نییە تا ئێستا وەکو زەبط ڕەوت تەماشا دەکاتەوە وەکو غیابات تەماشا دەکات ئەگە غیابات نەبێ قوتابی دەوام ناکە حەزی لە شوێنەکە نییە بۆیە دەبی ئەو بابەتە و ئەو وەکو بڵێ ئاشتەوایە لە نێوان قوتابیان و لە ناو زانکۆ پسپۆرەکان دروستکەین تا بتوانێت ڕۆڵی خۆی بچارێت وڵا لە زانکۆ تا ڕادەیەکی زۆر باش ناخوێنەوە چونکە ئەوەندەی بەڕابگەین زیاتر محازەڕەکانمان دەخوێنین محازەڕی زۆرمان هەیە زیاتر لە داخلی دەمێنمەوە لە داخلی کتێب دەخوێنمەوە و لە زانکۆ زیاتر گرنگی بە محازەڕەکان بدەم بۆچی زۆر زاران گلەی لە قوتابی زانکۆ دەکرێت دەڵێن زیاتر گرنگی بە جلوبەرێک دەدەن لەوەی گرنگی بە توێژینەوە خوێندن و خوێندنەوە بدەن ڕاستەکەی وایە ئێستانەکە ئەگەر بڕۆیت بۆ ناوزانکۆ زیاتر دەبینی قوتابیەکان بە شێوەیەکی زۆر گرنگی بە جلوبەرێک خۆڕازانەوە دەدەن ئەمە وەکو مۆدێلێکی لێ هاتووە دەکەوێتەوە سەر ئاستی زانستی کەسەکە و ئاستی کەسایەتی و پەروەردەی قوتابیەکە دەگەڕێنەوە دەڵێن وەکو نمایشی لێ هاتووە ئەوجا کوڕەکان بە خۆڕازانەوە و سویزی سیارە و کچەکانیش بە هەمان شێوە ڕۆژێ جلوبەرگێت وایە بێگومان وایە دەبینی کچەکان زیاتر بە زۆری مۆبایل زۆری جانتا زۆری جلوبەرگەکان خۆیان دەڕازنەوە بە هەمان شێوە لەیان کوڕەکانیش وایە بەڵام تا ڕادێک ئەوە شتێکی زۆر باش نەچونکە تۆ کە توی بۆ زانکۆ زیاتر بۆ فێربوونی حیلمەکە بۆ ئاشنابوون بەشتی باشتر و چاکتر دەچی بۆ زانکۆ نەک بۆ خۆڕازانەوە هەم کە دەتوانانی خۆت بڕازێنیتەوە ئەگەر لە زانکۆش دەتوانانی بۆ شوێنی تریش جلوبەرگی جوان لەبەر بکەیت بەڵام هەر جێ و بە پێش شوێنی خۆی چەندێک ئومێدت هەیە لە دوای تەواوبوونی زانکۆت کارت دەست بکەوێت لە پسپۆڕیەکەی خۆت ئینشاڵڵا ئومێدێکی باشم هەیە من دووەم ساڵمە تا 2 ساڵی تر خدا گەورەی ئینشاڵڵا کارێکی باشیشمان دەست دەکەوێت ئەوش دەکەوێتەوە سەر ئاستی زیرەکەی کەسەکە تا چەند کاری دەست دەکەوێت چەند زمان ئەزانێت خۆی چەند زیرەکە لە ئیشکردندا زانکۆ وەک دیارە بەخۆی ناوەندەشی معریفیە لە کارکردنە لەسەر بوارەکانی معریفە بە پلەی یەکەم زانست دواترێ فەلسەفە دواترێ ئەفسانە دواترێ ئاین بەڵام ئەوەی لە لای ئێمە هەیە زیاتر لەوانەیە تەرکیزیان گرنگی زیاتر بەلایەنی زانستی وەکو وەرگرتنی زانیاری هەتا ئێستا پەیڕەوی لێکرایە بەڵام پێویستە ئێمە هەوڵ بدەین لایەنەکانی دیکە فەرامۆش نەکەین بە تایبەتی بواری پەروەردەی دەقێکی کۆنی فەلسەفی یۆنانیەکان هەیە لەسەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ تاکەکانی دەوروبەر بەخۆی لە 3 وشە پێک هاتیە ئیگۆس و لۆگۆس و پاثۆس بە مەبەستی متمانە و هاوسۆزی و ئەقڵ یان لۆجیک ئەوجا ئەوەی لە زانکۆکانی مە دەبیندرێ زیاتر پێداگریە لەسەر لایەنی ئەقلی یان لایەنی تیۆری بۆ بابەتەکان بەڵام ئێمە پێویستە لە زانکۆ وەکو گەورەترین ناوەندی معریفی کار بکەین بۆ ئەوەی سەرەتا بتوانین هاوسۆزی دەرببڕین بەرامبەر بە قوتابیەکان تا ببینە جێی متمانەیان چونکە ئەو کاتێک کە مامۆستا دەبیتە جێی متمانەی قوتابی دواترێ دەتوانین لۆجیکی خۆی بەسەردا پەخش بکاتەوە. مامۆستا بۆچی قوتابیانی زانکۆ زیاتر گرنگی بە جلوبەرێک خۆڕازانەوە دەدەن کەمتر گرنگی بە خوێندنەوە دەدەن؟ پێم وایە ئەوە کللتورە لە کۆمەلگای بەگشتی هەمومان لێ بەرپرسین سەرەتا پەروەردەی خێزانی دواترێ قوتابخانە دواترێ مزگەوت دواترێ ڕاگەیاندن و دەستگا ڕۆشنبیریەکان پێویستە خوێندنەوە بە کللتور بکرێ یان زیاتر ئێمە گرنگی بەخۆ پێگەیاندن و گەشە پێدانی مرۆیی بدەین نەک گرنگی بەلایەنی مەزاری پێم وایە
کاری هەموو لایەکە نەک بە تەنها زانکۆ بەڵام ئەگەر بێت و لە زانکۆی جگە لە وانەوتنەوە و لایەنی تیۆری گرنگجی بە زیندووکردنەوەی بۆنەکان چالاکی کللتوری وەرزشی بدرێ ئەتوانین لایەنی خوێندنەوەش لەگەڵ دەستی خۆی پێشخستنی پێ بکەین. زانکۆکانی ئێمە شوێنێکی بەفعلی ناوەندێکی معریفین ناوەندێکی پێگەیاندنن کە تاکەکان پێ بگەن و دواتر بیان نێرنەوە نێو کۆمەڵگا. دەستخۆشی بۆ ئەم دیدارە سپاسدانەکەم ئامادەبوونتان لە ڕاستیدا بابەتی زانکۆ و بەتایبەتی ئەم کۆڕەی کە ئێمە گرتومانە لەسەر بابەتی جانیبی معریفە و جانیبی زانستی لە زانکۆکاندا ئێمە بابەتەکەمان بابەتی زانستیە ناچینە ناو بابەتەکانی ئیداری و بابەتەکانی تردارایی ئەوانە لە بابەتی زانستیدا لە ڕاستیە زانکۆکانی ئێمە ناڵێن لە ئاستێکی زۆر یعنی ئەوەدان بەڵام ئەو توانایەیان هەیە کەوایان لێبێ بە تایبەتی لە ڕووی معنەویەوە لە ڕووی جانیبی یعنی زانستیەوە ئەو مامۆستایانەی کە هەن دەرفەتی زیاتریان بۆ بڕەخسێ بێگومان یعنی لەو جانیبەی تەتەورێکی زۆر دەکرێت و من وەکو پسپۆری خۆم و اختصاصی خۆم بەڕاستی ئەو مامۆستایانەی کە لەو پسپۆڕی منە لەم وڵاتی خۆماندا هەن لە کوردستانە هەن ئەگەر زیاتر نەبن لە مامۆستاکانی تری دەور و بەرمان یعنی لەو ئاستەدانەوە بگرە زۆریشیان لەو ئاستە بەسترن. بۆچی قوتابیانی زانکۆ بەشێکیان زیاتر گرنگی بە جلوبەرێک دەدەن گرنگی بە خۆڕازانەوە دەدەن لەوەی کە گرنگی بە خوێندنەوە بدەن گرنگی بە توێژینەوە بدەن. بەڵێ لە ڕاستیە ئەمە سەرچاوەکەی بۆ هەندێک شت ئەگەڕێتەوە یەکێک لە جانیبەکان دەوروبەری ئەو دەوروبەری کە هەمانە لەوانەیە هەر لە خێزانەکانەوە بگرە هەر لە تاکەکانەوە بگرە تەنانەت لەوانەیە هەندێک لە مامۆستایانیش یعنی لەو ئاستەدا نەبن کە خۆشەویستی زانست و لەزەت و چێژی ئەو زانستەی کە هەیە وەکو پێویست بگەێنن بە قوتابیەکان بۆیە ئەو شتانی تر شتە ئاسانەکانن کە جاذبیەتیان زۆرترە سەرنجڕاکێشیان زیاترە لەوانەیە زۆر جار گرنگی بدرێبەوە بەڵام ئەمە ناتوانین بەڵاستی گشتگیری بکەین چونکە یعنی زۆر قوتابیمان هەیە ئێمە لە ئاستی ئەوەی کە ئەیبینین ئێمە کە گرنگیەدا بۆ جانیبێش و بەس جانیبەکەی تریشی پشتگوێ نەخستووە سڵاو و ڕێزم هەیە سەرەتا وەکو ئەنجامێکی ڕێکخراوی فەرسان خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بەشداری ئەو پانەڵە گرنگە دەکەم بەجددی و ئەمن دەرچووی زانکۆم بەجددی لەبەر گوتم با بەشداری بکەم ڕاستە من دوای ئەوەی کە هات پێویستمان دەڵێتەوە زانکۆم تەواو کرد پێویستم پێ نییە بەس دەبێت هەموو قوتابیان کە لە قۆناغی یەکەمی زانکۆوە یعنی فێری ئەوە بکرێن و ئەو ئایدیایان هەبی کە هەمیشە پرۆسەی زانیاری و نوێکردنەوەی زانیاری زۆر گرنگە ئەو جێ بۆیە یعنی زۆر گرنگە کە ئێمە هەمیشە بەشداری ئەو چالاکیانە بکەین لە ئەوەی گەشە بەخۆمان بدەین. تۆ کە دەرچووی زانکۆی زانکۆکە چەندێک توانیوێتی لە دوای تەوابوونت کارت دەست بکەوێت. یعنی ئێمە دەڵێن شەهادە زۆر گرنگە ئەمیش بە گرنگ دەزانم بەڵام دەگەڕێتەوە سەر خودی کەسەکەش کە گەشە بخۆی بدات و کاری خۆبەخشی بکات و لەو ڕێکخراوانە بەشدار بێت و چۆن بڵێ چالاکی ئەنجام بدات و ئەوەی سیڤیەکەی پێ بەرهەمداربی. ئەرچی حکوومەتیش نییە کە قوتابیەک زانکۆ تەواو دەکات بتوانێت دەرفەتی کاری بۆ بڕخسێنێت بگومان ئەرچی حکوومەتیش دەبێت حکوومەتیش هاوکاربی بەڵام کاتێک توانیوتی وەکو پێویست هاوکاربی دەتوانم ئەگەر ینی چۆن بڵێ بەڕازگەیانەوە بڵام نەخێر دەبی قوتابی بەخۆی حکوومەتی خۆی ینی بەخۆی سەرکردایەتی خۆی بکە. زۆر باشە لە ئێستادا چەندێک لە وەکو قوتابیە کە دەرچێکی زانکۆ ببوورە چەندێک ڕۆڵی زانکۆکان بە باش دەبینی لە پێگەیاندنی قوتابی. دەزانی چۆنە قۆناغی زانکۆ زۆر خۆشە ئەگەر کەسەکە بزانی تایدا بژی یعنی دەگەڕێتەوە سەر کەسەکە بەجددی. ئەم جۆرە سیمینارانە چەندێک پێویستە لە ناو خودی زانکۆ ئەنجام بدرێت. زۆر گرنگە بەجددی زۆر گرنگە جگە لەوەی کە قوتابی ینی تەرکیزی لەسەر هەر ملزەمەکەیە هەر لەبەرکردن هەر ئەو سیستەمی کە چەندان ساڵ هەڵدووبارە دەکرێتەوە پێویستیشە ئەو شتانە تێکەڵی بکرێ ینی لۆ ئەوەی بیری قوتابیەکە زیاتر ڕۆشنتر بێ. کام بەش تەواو کردووە کارجەری کار. ئێستا چ کار دەکەیت؟
ئەسا لە شەریکەیەکی ئەهلی کار دەکەم بەڵێ توانیوتیان کارێک بەدەست بێن بەڵێ بێگومان الحەمدلله ئەوە بەجددی چۆن بڵی هەوڵی خۆت بوو چۆن بووە هەڵی خۆم بوو ینی ڕازگۆیانە بڵێم هەڵی خۆم بوو بەس بەشەکەشم ینی الحەمدلله بەشەکەشم چۆن بڵی ڕێگە خۆش کرد بوو ئەویش خۆشم لە ئایلەکان بووم الحەمدلله سەرکەوتوو بێت کەواتە گرینگە قوتابی لە زانکۆ زۆر بە باشی بخوێنەوە دواتریش بتوانێت کارێک بۆ خۆی بەدەست بهێنێت بگومان دەگەڕێتەوە سەر خودی کەسەکە ینی دەبی زۆر گرنگەکە خۆت سەرکردایەتی خۆت بکەیت تەمەەن زۆر گرنگە خاصن تەمەنی گەنجایەتی و قۆناغی زانکۆ ئەگەر بزانی تایجا بشی بۆچی قوتابی لە زانکۆ هەیە نابێ جلوبەرگەکەی دووبارە بێ دەبێ ئەو ڕۆ جلوبەرگێک لە بەرکە بەیانی زۆرێکی دیکە بەڵام 2 ساڵە 3 ساڵە لە زانکۆیە بە هەمان عقلیەتی ساڵانی ڕابردوو هاتۆتە زانکۆ ینی گەشەی بەخۆی نەکردووە خوێندنەوەی زیاد نەکردووە هۆکارەکان چییە؟ هۆکارەکان دەگەڕێتەوە سەر پەروەردەکردن بەجددی سیستەمی پەروەردی ماڵەوە خێزان زۆر گرینگە یعنی بەجددی زۆر گرنگی ئەمما گرنگی بە گەورەکردنی مێشکمان بدەین یعنی گرنگی تەنها بە ڕوخسار و بە چۆن بڵی دەرکەوت احتیمامدان بە ڕوخسار و ڕواڵەتی دەرەوە ئەوەندە گرنگ نییە لەوەی کە ناوە و حەقڵت گەورەتر دەکەیت السلام علیکم. عليك السلام ورحمة الله. بابزانم قوتابیانی زانکۆ چەندێک لە نێو زانکۆ گرنگی بە معریفەت دەدەن پێشەکی بسم الله الرحمن الرحیم بەخێر بێن سەر چاوە تابەن کۆڕێ ئەوهۆ دەستخۆشیە بۆ ئێوە و بۆ هەموو کەسانەی کە ڕێک دێخن زانکۆ جێ معریفەتەیە جێ زانست و علم و عیرفانە طبعا الحەمدلله من لە بەشی شریعەمە کۆلیژ زانستە ئیسلامیەکان زانکۆی سەلاح الدین الحەمدلله کە خۆم بەخۆشحاڵ دەزانم لەو کۆلێژە طبعا کاتێک دەچینە و کۆلێژی زانستە ئیسلامیەکان دەبینی لەو کۆلێژە زیاتر بایاغ بە کتێبخانە دەکەین نەک کافتریا و شتیوە و زیاتر بە بایاغ بە مزگەوت و کتێبخانە دەدرێت الحەمدلله بە حەز و خولیای خۆت ئەو بەشت هەڵبژات یان نمرەکەت وای لێکردی کە بچێ و بەشە الحەمدلله بە ویستی خۆم هاتم زۆر بە منداڵی شوار متابعی مەلا و شتی وام کردووە الحەمدلله متابع ئەو زانکۆشم زۆر کردووە زۆر دکتۆرای باشی لێیە بە خولیای خۆم هاتمە الحەمدلله تۆ ئەگەر لە زانکۆ توانایەکت هەبێ چەندێک زانکۆ هاوکارتە بۆ ئەوەی تۆ لەسەر پێی خۆت بوەستی و زیاتر هاوکارت دەبێت تا بتانی ئەو توانایی کە هەیتە دەری بخەی و لە دوای تەوابوونی زانکۆش کارت دەست بکەوێت زانکۆی ئێمە طبعا زانکۆی سەلاح الدین کۆلی زانستە ئیسلامیەکان تا ئەملی بوومە ئەوە 2 ساڵە مەرحەلە دوومە زۆر بایەغ بە تەڵەبات دێتەدان یعنی پشگیری دەکرێت بۆ نمونە بەهرێ لە بەهرەیەکی شارەزای زۆر بایەغت پێ دەدرێت یعنی دەتوانی دوای زانکۆش ئیشت زۆر بە سانایی دەست بکەوێت ئێمە کوڕێکخراوی فێرسان هەستین بە ئەنجامدانی پانەڵێک بە ناونیشانی چۆن زانکۆ بکەین بە ناوەندێکی زانستی و معرفی بۆرێک لە بەڕێزان دکتۆر عوسمان هەڵەبجەیی دکتۆر بەختیار کەمال تاڵەبانی دکتۆر ئومێد بەحرکەیی وهروە دکتۆر مامۆستاخانی خورشید ئەمە جێمە لە پانێڵەوە بوو زانکۆ بکەین بە ناوەندێکی زانستی و معرفی فێرخوازانی زانکۆ شێت و شەیدا و بڵیای زانست بن یعنی هەموو ئاوات و ئامانجێکیان ئەوە بێ بە دوای زانست بکەون و الحەمدلله ینی لە ئەو تموحی ئێمەدا بوو ژمارەش یەکجار زۆر فێرخوازانی زانکۆ بەشداریان کردووە کە زیاتر لە 600 بۆ 700 کەس دەبێت تا ئێستا گرنگی ئەم پانێڵانە لەوەدایە کە ئێمە سەرەتا دێین بۆ زانکۆ شارەزای هیچ بوارێک نین نازانین کە ئامانجەکەمان چێ لە بۆ چ ئامانجێک هەوڵ دەدەین بۆیە لە ڕێگە ئەم پانێڵانەوە بتوانین ئێمە بۆ ئامانجێک هاتوون ئامانجەکەمان چیە لە داهاتوودا دەمانەوێت ببین بەچێ و زائیدەن لە ڕێگایشی دیکەوە ئێمە نازانین لە زانین چ بکەین لە زانکۆدا چۆن بین بە کەسێکی پێشکەوت و تێگەیشت و پێگەیشتودا بۆی لە ڕێگای ئەم پانێلانەوە دەتوانین
دەتوانین خۆمان بگەینین با کەسێکی تێگەیشت و پێگەیشتودا. هەتا حدێکی باش الحەمدلله هەتا ئێستا هاتیە و ئینشاڵڵە لە داهاتوودا باشتریش دەبێت بەجێرە ئەو پرۆژانێکەوە حکوومەت دایدنێ هەڵبەتە بەراورد بە وڵاتانی دیکە هێشتا لە ئاستەدانی کە بڵێن لە ئاستێکی معریفی پێشکەوتو داینا بەڵام بۆ ئەوەی بگەینەوە ئاستا دەبێت پێش هەموو شتێک لە داهێنانەوە دەست پێ بکەین لە فکرێکی نوێ دەست پێ بکەین کەەوە خەڵک ئیدی وازە فکرە کۆنە بێنێت کە هەموو شتێک یعنی بە عشایری بکردرێت و زانکۆ ئەوە نیە تەنها شوێنێک نیێت بۆ کات بەسەربردن و خۆشگوزارانی نەفەرەکە یعنی بۆچی بەشێک لە قوتابیانی زانکۆ زۆر جاران گرنگی بە جلو بەرەك دەدەن لەوەی کە گرنگی بە خوێندن و خوێندنەوە بدەن ئەوە دەکەوێتەوە سەر ئاسی تێگەشتنی ئەو کەسەوە خانە شێوەیەکی گشتی وایە ینی هەموو زانکۆکان دەبینی بە شێوەیەکی گشتی وانە هەڵبەتە وایە ئەخر مەسەلەکە چیە ئەو کەسەکە لە بچووکیەوە پێڕادەگات یعنی ئەوانەی چاودۆری نابنە هاندەرێک بۆ ئەوەی کە ئەو کەسە تای بکەوێتە سەر علم و بەدوای علمەوە بکەوێت زیاتر کە سێری چاودۆرە خۆی دەکاتن و ئەو کەسانی کاوا لە خۆی گەورەترن و پێڕاگەشتون تەمەشا دەکات ئەو کەسانە هەر گرنگی بە جلو بەرگ و شتی دنیایی دەدەن بۆی ئەو کەسەش کاتێک گەورە دەبێت هەمان ڕێچکەیوان دەگرێتە بەر ببێ ئاگدار بکە ئەوە دەبێتەوە سەبەی پێشکەوتنیانە کە لە ئەسڵ بەخۆی ئەوە سەبەی پێشکەوتن نییە زۆر باشان قوتابیە کە زانکۆ تاوا دەکات چەندێک حکوومەت توانیوێتی دەرفەتی کاری بۆ بڕەخسێنێ کەواتە و کەسە دوای دەرچوونی لە زانکۆ بێکار نەبێ بۆ تۆ گەر قوتابیەشی دەرچووی پەرستاری بی ناکرێ بچی لە دوکانێک لە مارکێتێکی شێ بکەیت کەسێک کە دەرچووی کارژێڕی کارە ناکرێت لە غێری پسپۆرەکەی خۆی بچێ کار بکات چەندێک حکوومەت توانێتی کاریان بۆ بڕەخسێنێت واللهی لە بۆ ئەو مەسلەیەکە هەر بخۆی هەلی کارە عالیەن باستەی وەها پێش نەکەوتووە ڕاستی و بوو پێشکەوتنی ئەو ئاستا پێویستێکەکەم زار لە خۆمانەوە دەست پێ بکەین و توانێت خۆمان بەرەو پێش بین و دواتر هەوڵ بدەین یعنی ئەویان دەکەوێتەوە سەر بازرگانەکان بازرگانە گەورەکان هەوڵ بدەن کە بە دوای کەسی لێ هاتوو کارەمە بگەڕێنەوە وەکو ئێستاکەوا زۆرنی بە خزمەتیە یان بە هاوڕێتیە کە دامەزرانی کەسەکان دەست پێ دەکات یعنی هەوڵ بدەن ئەو کەسانە ببینەوەکەوە یعنی خولیاکەیان لە بۆ ئەو ڕێکاتی دادانێدا بمەزرێن زیاترە بەراورد بە کەسانی دیکە هەڵبەتە بۆ مەسلەی هەلی کار حکوومەت ڕاستیەکەی هەتا ئێستا کارێکی وها زۆر نەکراوە ئەویان دەکەوێت و سەر داخوازی خەڵکەوە خەڵک بە خۆی پێویستە داوا لە حکوومەت بکە و بیکاتەوە پلانێک بۆ پلانەکان لە کاتی هەڵبژاردندا کەەوە بوار زیاتر بە هاوڵاتیان بداتن و هەروە دەستگا و شوێنی زیاتر بکاتەوە بۆ دامەزرانی گەنجانی بێکار بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە مامۆستایانی زانکۆ و قوتابیانی زانکۆ پەیمانگاکان بوو ئەگەر بێت و لە ناوەندی زانکۆ پەیمانگاکان ئەم جۆرە پانێڵانە ڕێک بخرێت بێگومان ئاستی ڕۆشنبیری و ئاستی زانستی قوتابی باشتر و زۆرتر بەرز دەبێتەوە قوتابیان ئەمڕۆ لەم پانێڵە بە ڕێژەیەکی زۆر بەشدار بوون ئەمەش دەرخەری ئەم ڕاستیەیە کە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان عاشقی زانست و فێربوونن بەڵام دەبێت دەرفەتی زیاتریان بۆ بڕەخسێت و دەبێت زانکۆکان گرنگی بەم جۆرە پانێڵانە بدەن بۆیە ئەرچی حکوومەتیشە کەوا قوتابی لە دوای دەرچوونی لە زانکۆ و پەیمانگاکان دەرفەتی کاری بۆ بڕەخسێت بەداخەوە دەبینین لە هەرێمی کوردستاندا بەشێک لەو کەسانەی کە لە زانکۆ و بەشێک لەو فێرخوازانەی لە زانکۆ و لە پەیمانگاکان دەردەچن دواتر بە دوای کارێکدا دەگەڕێن کە لە پسپۆرەکەی واندانە بۆیە ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە دەرفەتی کار بۆ خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان بڕەخسێنێت تا پرۆگرامی چی دیکەم وتان بەخوای گەور دەسپێرەمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ